چیرۆکی چۆنێتی ڕاکردن و ڕزگاربوونی لە ئەنفال دەگەڕێتەوە. عادل مەجید تەواوی ئەندامانی خێزانەکەی کە 7 کەس بوون ئەنفال کراون و وەک تاقانەیەکی ئەنفال ماوەتەوە. هاتۆتە مۆنومێنتی بابەڕوشە لە گوندی جەلەمۆرد بۆ بەشداریکردن لە 30یەکەمین ساڵیادی ئەنفالی گوندەکانی بناری خەڵخاڵان. ئێمە 30 ساڵە ئێمە داواکاریەکەین لە حکوومەت و لە هەموو لایەنەکان کە تا ئێستا بەم شێوەیەکەوە ئێستا جادەکەتان دیوە تا ئێستا جادەیەکیان پێمان ڕەوانە دیوە لە پاش چەندەمین ساڵە ئێمە هیچ شتێکمان نەکراوە تا ئێستا. ڕوولار کە سوکارێکی ئەنفالکراوی نییەوە مۆنومێنتە دەکەیت هاوشێوەی دەیان ساڵی ڕابردوو داوای هێنانەوەی ڕووفاتی ئەنفالکراوان و دەستگیرکردنی جاش و مستەشارەکان دەکەن. باز لەوەش دەکەن کە حکومەت و لایەنە پەیوەندیدارەکان بێباکن لە ئاست داواکاریەکانیان و ساڵانە بەڵێنان پێدەدەن بەبێ ئەوەی بیر لە جێبەجێکردنی بکەنەوە. هەموو گلەیەکمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستانی یەکەم گلەیم ئەوەیە لە دوای 31 ساڵ بۆ تاوانباران نەدراون بە دادگا هەتا ئیستا با ڕوونکردنەوەیەکمان بۆ بدەن بۆچی سەبەبەکەی چییە نادرێن بە دادگا. هیوادارم ئەم زادێ تا بکرێ مەکتەب لە باتوی بکرێتەوە داخراوە خەستەخانەیەکمانێ خەستخانەکەش هەفتەی 2 ڕۆژ داوامی تیاکرێ هیچ شتێکی تر بۆ منتیقی نەکراوە هەر زۆر تەلەبەش وازیێنەوە لەبەر مەکتەب نییە مەکتەب نەبێ مەزبورە کابرا ناکتوانێت بکەیتە شوێنی بچێ بۆ شارانە ماڵ منداڵی لێرە ئیشیە لێش بکەیتە شوێنی. جەلەمۆرد کە باڵەبجەی بچووک ناسێنراوە یەکێکە لە گوندەکانی سنووری شوان لە بناری چیای خاڵخاڵان بە خاوەنی زۆرترین ئەنفالکراودا دەنێت لە هەرێمی کوردستان کە پێی داتاکان لە کۆی 500 کەسی دانیشتووی ئەو کاتی گوندەکە زیاتر لە 480 کەسان ئەنفال کراوە بەڵام تا ئێستا بەدەست نەبوونی خزمەتگوزارە سەرەتایەکانەوە دەناڵێنن. لەگەڵ سەرجەم داواکاریەکانی خانەوادەی سەربەر شەیدان و جینۆساید کراوان هەوڵی وەزارەتمان هەمان هەوڵ و هەمان داواکاری خانەوادەی سەربەرزی شەهیدانە ئەوەی کە تایبەتە بە دادگاییکردنی کەیسی جاش و مستەشارەکان ئێمە لە ڕێگەی وەزارەتی خۆمان و ئیشی خۆمان لەسەر کردووە و کەیسەکە لە لای ئێمە دەرچۆچۆتە وەزارەتی ناوخۆ. لە قۆناغی چوارەمی پرۆسەی ئەنفالدا ڕژێمی بەعز ئەنفالی گوندەکانی شوان و شێخ بزێنی کردو تیایدا لە کۆی 14 گوندی سنوورەکە 1629 کەسی ئەنفال کرد. ساڵانەش لە ڕۆژەکانی سەرەتای مانگی ئایاردا کە سوکاری ئەنفال کراوان لە مۆنومێنتی بابەڕوشە لە گوندی جەلەمۆرد بە چەند چالاکیەک یادی قوربانیەکانیان دەکەنەوە. ڕزگار جەبارێن ئارتی گوندی جەلەمۆرد.